حتا ئەگەر سەرۆک دۆناڵد ترەمپیش ڕێکەوتنە ئەتۆمیەکە هەڵبۆشێنێتەوە بارودۆخی ئابووری ئێران هەروەک خۆی دەمێنێتەوە سەرباری ئەوەی کە هەندێک لە دیبلۆماتەکان لە تەران هێشتا زۆر دڵنیان لە ئایندا کۆمەڵگەی کارداری جیهان هەمان کۆکن لەسەرەوەی کە کێشەی ڕاستەقینەی ئێران متمانەیە بەڵام ئەمە هاریکاری ئاگاداریەکەی ترەمپی نەکرد لە هەفتەی پێشوودا کە وتی سزا ئەتۆمیەکان هەڵدەوەشێنێتەوە بەڵام تەنها یەک جار زیاتر و هەروەها پێویستە ئەوروپا کار لەگەڵ واشنگتندا بکات بۆ چاکسازیکردن لە کەم و کورتیە کارە ساتبارەکانی ڕێکەوتنەکە یان ئەمریکا لێ بکشێتەوە. من لەو باوەڕەدانیم ئەمریکا بایخ بە مافی مرۆڤ دەدات خودی ئەمریکا لە هەندێک کەیسدا مافی مرۆڤی پێشێل کردووە ئەگەر ترامپ سزاکە جێبەجێ بکات یان نا هیچ کاریگەری نابێت لەسەر ژیانی تایبەتی من دەوروبەری خۆم دەبینم بە دوای ژیانی خۆمەوەم جێبەجێکردنی سزای ئابووری سوود یان زەرێکی بۆ منە بێ ئەگەر هەندێک لە کاربەدەستان سزایان بدەن یان نا چ جیاوازێک بۆ من دروست دەکات. وا پێ دەچێت هەڵوەسی ترامپ سەبارەت بەو ڕێکەوتنە ئەتۆمیە کارەسەر ئامێزەی ئێران لە نێوان ئێران و دەسەڵاتدارانی جیهاندا ڕووکەش بێت. کۆمەڵە سزای زۆری لەسەر هەڵگرتووە لە بەرامبەردا سەپاندنی سزادانی بەرنامە ئەتۆمیەکەی. بانکە گەورە بیانەکان بە تایبەتی بە وریاییەوە لە دووبارە هێنانەوەی ئێران دەڕوانن کە دووچاری ژمارەیەکی پێوانەی بووە لە سزاکان کە گەیشتۆتە 8.9 ملیار دلار لە بانکی BNP پاریباسی فەڕەنسی بەهۆی سزاکانی ئەمریکاوە بەسەر ئێران و وڵاتانی دیکەدا. ڕێکەوتنەکان بە بێدەنگی ئەنجام دەدرێن بەڵام دیبلۆماتە ئەوروپایەکان دەڵێن شتگەلێکی زۆر لە پشت ئەو دیمەنانەوە ڕوودەدەن. نەخێر ئێمە هیچ شتێکی ئەرێنیمان نەبینیوە لە ڕێکەوتنەکە هیچمان نەبینیوە من لەم شارەدا دەژین پیاوێکی تەمەن 80 بۆ 90 ساڵ پاڵ بە عەرەبانە دێنێت شت ئەفرۆشێت دەگەڕێت لێرە بۆ ئەوەی تا 500 تومەن پەیدا بکات ئەمە ئەو ڕاستیەیە ئەو 4 ساڵەیە هێشتا وەکو خۆیتی هیچ گۆڕانکاریەکم لە ژیانی هاوڵاتیاندا بەدی نەکردووە. هیچ جیاوازیەک دروست ناکە ئێمە بۆ ماوەی 40 ساڵ لەژێر سایەی ئەبڵۆقە ئابوووریەکانی ئەمریکادا بووین من لەو باڕەدا نیم سەپاندن یان نەسەپاندنی سزاکان کاریگەری ببێ بەسەر ژیانی خەڵک 2 ساڵ لەمەوبەر کاتێک کە ڕێکەوتنامەی ئەتۆمیەکە واژۆکرا بۆ ئێمە زۆر یارمەتیدەر بوو لەوانەیە ئێمە هیوایەکی زۆرمان لەسەری هەڵچنی بێت بەڵام ئێستاکە هیوایەکی لەو جۆرەمان نییە سەرەتای و ڕۆژانە هەمان بوو دەتوانی ئەمە لە ڕوخساری ئێرانیەکانە ببینیت.